Τώρα όμως είναι ωραία που βγήκαμε έξω, γιατί στην Ελλάδα που είναι η χώρα του κεφιού. ئێستا وەرزی پشوو گەشتیاریە و منیش لێرە چێژ لە کاتەکانم دەبینم چونکە یۆنان خۆی وڵاتێکی گەشتیاریە و هاوڵاتیانیشی ڕانەهاتوون بەوەی لە ماڵەکانیاندا بمێننەوە و سەردانی چێژخان و قاوەخانەکان نەکەن. ئەوە سروشتی ئێمەیە کە چێژ بە کاتەکانمان ببەخشین. Εστιατόρια, να μην έχουμε καφετέριες, να μην μπορούμε να βγούμε έξω να διασκεδάσουμε. Σκωτία από πού? Κατευθείαν. Από Σκωτία, Κρήτη και δεν... Τα καταφέραμε. پابەندی یاسا و ڕێنمایەکان بووین و ئێستاش لە بارێکی باشداین. لە یەکەم ڕۆژی کردنەوەی چێشخانەکەەوە من و هاوڕێکانم هاتووی نەم چێشخانە ژەمە خواردنێکی خۆش بخۆین و کاتێکی خۆش بەسەر بەرین. ئەسیناش زۆر شوێنی خۆشی بۆ کات بەسەربردن تێدایە. Είχαμε ελάχιστα περιστατικά. ئێمە بەراورد بە وڵاتانی تر ژمارەیەکی کەمترمان لە حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا هەبووە و سوپاس بۆ خوش کەمترین حاڵەتەکانی مردن تۆمار کراوە. بۆیە پێویستە هەمووان بێنە یۆنان چونکە لێرە ئەو سۆز و میهرەبانیت دەدۆزنەوە کە بە دوایدا دەگەڕێن.